لە نیوە شەوی سیویەکی 1940دا قازی محەممەد و سەدری قازی برای و سەیفی قازی ئامۆزای لە مەیدانی چوارچرا لە مەهاباد لە سێدارە دران. ئەمەش وەسیەتنامەکەی قازی محەممەد. بسم الله الرحمن الرحیم. نەتەوەی زۆر لێکراو بێبەش و چەوساوەی کورد برایانی بەڕێز. لە دوایین ساتەکانی ژیاندا بابەت گەلێکتان وەک ئامۆژگاری پێ دەڵێم بۆ ڕەزامەندی خوا دەست لە دوژمنایەتی یەکتر هەڵگرن، یەک بگرن بۆ پشتیوانی لە یەکتر هەڵسن، لە بەرامبەر دوژمناندا ڕاوەسن، خۆتان بە نرخێکی کەم بە دوژمنەکانتان مەفرۆشن. دوژمن تەنیا بۆ گەیشتن بە قازانجەکانی ئێوەی دەوێ، پاش ئەوە ئیتر زیاتر لەتپەت ئەبن. دوژمنانی نەتەوەی کورد زۆرن، زۆردارن، نامەرد و بێویژدانن، ڕازی سەرکەوتنی هەر نەتەوەیەک یەکێتی و پێکەوە بوونیەتی. ئازادی نەتەوەیەک پێویستی بە پشتیوانی گشت نەتەوەیە. نەتەوەیەک نەگرتوو هەمیشە لەژێر دەستەڵاتیاندایە. ئێوەی نەتەوەی کورد شتێکتان لە نەتەوەکانی دیکە کەمتر نییە. بە پێچەوانەشەوە پیاوەتی، غیرەت و ئازایەتی ئێوە فرە زۆرترە. ئەو نەتەوانەی لە بەندی دیلی ڕزگاریان بووە یەکگرتوو بوون و تەواو. ئێوەش دەتوانن بە یەکگرتووی و هاوپەیوەندی زنجیری دێلێتی ببچڕێنن. ئیرەیی و خیانەت و خۆفرۆشتن وەلانێن. ئیتر فریوی دوژمنان مەخۆن. دوژمنی نەتەوەی کورد لە هەر تاقم و گروپ و ڕەنگ و ڕەگەزێک هەر دوژمنە، بێبەزەی و بێویژدانە. ئێوە لەگەڵیان یەکبەردا تا خۆی بە ئامانجەکانی بگا. بە بەڵێن گەلێکی درۆزنانە ئێوە دەخەڵەتێنێ. لە ئیسماعیل ئاغای شکاک تا جەوەر ئاغای برای و حەمزە ئاغای مەنگۆڕ چەند قارەمانێکی دیکە فریوی ئەم زۆردارە مەلعوبنانەیان خواردووە و ناپیاوانە شەیدیان کردن. هەمویان بە قورئان سوێن فریو دران. ئاخر ئەمانە کەی لە قورئان و سوێن تێگەن. وەفا لە لای ئەم کۆمەڵەیە شمەکی بازاڕە. لە ڕێگای خوا و بۆ ڕەزامەندی خوا پشتیوانی یەکتر چۆڵ مەکەن و یەکگرتوو بن. دڵنیابن ئەگەر دوژمن هەنگوینتان پێبدا تێکەڵ بەژەهرە. فریوی سوێندە درۆزنەکانی مەخۆن. ئەگەر هەزاران جار سوێند بخۆن دووبارە هیچ ئامانجێکیان جیا لە نێوبردننی ئێوە نییە. لە دوایین کاتژمێرەکانی ژیانماندا خوا بەشایەتی دەگرم کە لە ڕێگای ئازادی و بەختەوەری ئێوەدا گیان و ماڵی خۆم بەخت کردووە، لە هیچ هەوڵێک کۆتاییم نەکرد. لە لای ئەمانە کوردبوونی ئێوە تاوانە، سەر و گیان و ماڵ و شەرەفی ئێوە لەلایەن حەڵاڵە. ئەوان چونکە لە گۆڕەپانی شەڕدا ناتوانن لە بەرامبەر ئێوەدا ڕاوەسن، هەمیشە هانا بۆ فێڵ و تەڵەکە دەبن. شا دەست و پەیوەندەکانی بە جاران پەیامیان نارد کە بۆ وتوێژ ئامادەن و مەیلی خوێن ڕشتنیان نییە، بەڵام من دەمزانی ئەوان درۆ دەکەن. ئەگەر خیانەت و خۆفرۆشی و فری و خواری هێندەی لە سەرۆک عاشێتەکان نەبوایە، کۆمار هیچ کات شکستی نەدەخوارد. وەسیەت دەکەم منداڵەکاندان فێری عیلم و زانستکەن. نەتەوەی ئێمە شتێکی لە نەتەوەکانی کەمتر نییە جیا لە زانست و عیلم. فێری زانست ببن تا لە کاروانی مرۆڤایەتی دوا نەکەون. زانست چەکی لە نێوبردننی دوژمنە. دڵنیا بن ئەگەر بە دوو چەکی یەکێتی و زانست پۆشتە بن، دوژمنان کارێکیان بۆ ناچێتە پێش. ئێوە نابێ بە مردنی من و براکانم و ئامۆزاکانم ترس بچێتە دڵتانەوە. هێشتا قارەمان گەلێکی زۆر دەبێ گیان فیداکەن تا داری ئازادی کوردستان بگاتە بەرهەم. دڵنیام پاش ئێمەش قارەمان گەلێکی دیکە هەن کە فریویانە خۆن. بەڵام هیوادارم مەرگی ئێمە بێتە دەرس و عیبرەت بۆ سەرجەم خەباتگێڕانی ئازادی کوردستان. وەسێتێکی دیکەم بۆ دڵسۆزانی نەتەوەی کورد هەیە، لە خوای گەورە داوای ئازادی نەتەوەی خۆتان بکەن. شاید لە خۆتان بپرسن بۆ من سەر نەکەوتم. لە وەڵامدا دەبێ بڵێم بەخوا سەرکەوتوی ڕاستەقینە منم. چ نیعمەتێک لەوە گەورەترە کە سەر و ماڵ و گیانم لە ڕێگای نەتەوە و نیشتیماندا بەخت بکەم. باوەڕ بکەن من جاران داوام لە خوا کردووە ئەگەر بمرم بە شێوەیەکیان لەدەست بدەم کە بە ڕوومەتی سوورەوە لە لای خوا و پێغەمبەر و میلەتەکەمدا ئامادە بم. وەها مردنێک سەرکەوتنی ڕاستەقینەیە. هیچ کەسێک مافی ئیرەیی و بەغیلی نییە. هەموو لە ماڵی خۆیاندا ئازادن. هەرچی لەدەستدا دێ بۆ ئازادی کورد کۆتایی مەکەن. ئیتر نا لەسەر ڕێگای ئەو کەسانەدا کە بەرپرسیارەتی دەگرنە دەست و دەوەستن. لە بەرخستنە سەر ڕێگا
دەست هەڵگرن و ئەرکەکانتان بەباشی ئەنجام بن. دڵنیابن برا کوردەکانتان لە دوژمنی بێگانە باشترە. ئەگەر من بەرپرسیارەتیم و ئەستۆ نەگرتبایە ئێستا لە پای چیوەی داردا نەبووم و لە لای بنەماڵەکەم ڕۆژەکانم دەبردەسەر. بەڵام ئەرکی من بەرزترین ئامانجم بوو تا پێی گیانم ڕاوەستاوم بە هیوای خواوەندی گەورە لە ئاکامدا بەسەر دوژمنەکانماندا سەرکەوین. یەک بڕواتان بەخوا و ماجا من عند الله و پێغەمبەرەکەی ئەکرم هەبێ و ئەگەر دینیەکانی خۆتان بە باشترین شێوە بەڕێوە برن. دوو یەکێتی و هاوپەیوەندی ڕەمزی سەرکەوتنە، ئیرەیی و خۆفری و دان وەلا بنێن و لە وەرگرتنی بەرپرسیارەتی و خزمەتکردن لەگەڵ یەکتر کێبڕکێمەکەن. سێ زانست و ئاگایی خۆتان بەرنەسەرێ تا فریوی دوژمنان نەخۆن. چوار هیچ کات دوژمن بە دۆست مەزانن، چونکە دوژمن نەتەوە و نیشتیمان و دینتانە. پێنج خۆتان بۆ چەند ڕۆژ ژیان لەم دنیا لە ناوچۆدا مەفرۆشن. مێژوو سەرماندوویەتی کە دوژمن بە بچووکترین بیانووە کە دەست بۆ کوشتار و سەرکوتتانە بە. شەش خیانەت بە یەکتر مەکەن، نە خیانەتی سیاسی، ماڵی، گیانی، ناموسی. خیانەتکار لە لای خوا و گەل ڕووڕەشە و خیانەت لە ئەکامدا بۆی دەگەڕێتەوە. حەوت لە تەک ئەو کەسانەدا بن بێ خیانەت ئەرک بەڕێوە بن و هاوکار بن. هیچ کات مەبنە سیخوڕی بێگانە. هەشت ئەو شوێنانەی لە وەسەدنامەکەدا ئاماژەم پێکردووە، مزگەوت، قوتابخانە، نەخۆشخانە هی خۆتانن، بە باشترین شێوە کەڵکیان لێوەگرن. نۆ واز لە شۆڕژ مێنن تا لە ژیان دەستەیی دەربازە بن. ماڵی دنیا هیچ نییە. ئەگەر نیشتیمانێکتان هەبێ، سربەخۆییتان هەبێ و ماڵ و خاک و نیشتیمانی خۆتان بێ، ئەو کات هەموو شتێکتان دەبێ، هەم سامان، هەم دەوڵات، هەم ئابروو، هەم نیشتیمان. دە گومان ناکەم جیا لە مافی خوا حەقوڵڵا مافێکی دیکە لە ئەستۆمدا بێ. سەرەڕایەمەش ئەگەر کەسێک هەست دەکات قەرزێکی بەلامەوە بچێتە لای میراتگرانم تا دەست نەدەنە دەستی یەکتر، سەرکەوتن مسۆگەر نابێ. لە یەکتر زۆر مەکەن، چونکە خواوەند دوژمنی زۆردارانە. هیوادارم وتەکانم وەرگرن، خواوەندی ئێوە بەسەر دوژمنەکاندا سەرتان خا. مەبەستی ئێمە ئامۆژگاری بوو، وتمان سپاردمان بەخوا و ڕۆیشتین. خزمەتگوزاری نەتەوە و نیشتیمان. قازی محەممەد.